لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اجعلنا للمتقين إماما. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون. وەکو هەموو جارێ کە سەرەتایەک ئەو بەرنامەیە تەنها تایبەتە بەوەی کە چۆن دەتوانی پێشەنگێک دروست بکەین کە پێشەنگێکی خاوەن پەیام و خاوەندید و خاوەند ئامانجی جوان و هەروە ڕەوشتی بەرزبی. دیارە لەم سەردەمەی کە سەردەمێکە سەردەمی تەقانەوەی زانیاری و سەردەمی ئەوەی کە ئینسانەکان لێک نێزیک بوون و سەردەمی ئەوەی کە باڵێن کە شارستانیەتەکان لێک نێزیک بوون و تێکەڵێکی تەواو هەیە، ئەوەش بوویتە هۆی ئەوەی بەڕاستی کە کۆمەڵە کەسێک بە دیار بکەوێت ئەو کۆمەڵە کەسە بەڕاستی بە شێوەیەکی نەرێنی کە کاریگەرێکی خراپیان هەبی لەسەر کۆمەڵگا. بۆیە پێویستمان زانی بەرنامەیەکی تایبەت بکەین لەسەر پێشەنگ بوون. یارە تاکو ئێستاکە کە ئێمان نزیکەی 76 بەرنامەمان کردووە، هەتا ئێستاکە لەسەر چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ بوون دروست بکەین کە کۆتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە کە لەو 5 بنچینە سەرەکیانەیە سێیانمان بە تێر و تەسەلی باس کردیان. یەکەم بنچینە گوتمان پێویستە کەسی پێشەنگ خاوەن بەها بێ. اینجا لە بەهایەکانیش گوتمان بەهای ئیمانی هەبی، بەهای نەفسی هەبی، بەهای ئەخلاقی هەبی، بەهای ئەزمموی هەبی، بەهای بەخشینی هەبی. هەر یەکێک لەوانە چەندەها بەرنامەمان لەسەر کرد. لە پاشەوە هاتینە دووەم بنچینەی پلاندانان. پێویستە کەسێکی پێشەنگ و خاوەن پەیام بۆ ئەوی کاریگەرێکی تەواوی هەبی تۆکمە و بە شێوەیەکی چاک ئیش بکە پێویستە پلانی هەبی. اینجا پلانیشمان کردە 5 بەش. هەر یەک لەو بەشانە کە لە بەرنامەکانی پێشوو باسمان کردووە. لە پاش ئەوەی هاتینە سەر بنچینەیەشتر بنچینەی پەیوەندیەکان. ئایا کەسی پێشەنگ چۆن دەتوانێت پەیوەندیەکان ڕێک بخە کە ئەویش 5 پەیوەندیمان باس کرد کە ئینسان پەیوەندی لەگەر خۆی کە خۆت پەیوەندیەک لەگەر خۆت دروست دەکەی، لە پاشەوەی پەیوەندی لەگەر خەڵک لەگەر خاوەن دەسەڵاتەکان کە ئەوشمان باس کرد لەگەر دۆستەکانە تیمی خۆت چۆن دەبی مامەڵەیان لەگەر بکەیت، لە پاشەوەی لەگەر دوژمنەکات و منافسەکانتان چۆن دەتوانی مامەڵەیان لەگەر بکەیت. ئەمە هەمووی لەو بەرنامانەمە باس کردی تا ئێستاکە کە 76 بەرنامەمان کردی هەموو ئەو بابەتانەی گرتووە. کەواتە لەو بەرنامەیدا کە بەرنامەی 77مینە لە پاش ئەوەی چەند بەرنامەیەک باسی بنچینەی چوارەم دەکەین. بنچینەی چوارەم کە پێدا ئەلمەهارات کارایی یان لێهاتووی یا تواناییەکان کە پێویستە ئینسان مەهاراتی هەبی، توانای هەبی، لێهاتووی هەبی. ئەو لێهاتوویە دەبتە هۆی ئەوەی کە پلانەکە بۆ ئەوی بتوانانی پەیوەندیەکان بەهێز کە پلانەکانیش بە تۆکمەیی جێبەجێ بکارەوە بەهایەکانی خۆش برەو پێ بدە. دیارە لە لێهاتوویەکان و یان مەهاراتدا باسی 5 خاڵی سەرەکی دەکەین. هەر ئەو 5 خاڵانەش هەریەکیان دەبتە 5 کەواتە ئێمە 5 جاران 5 بکەین نزیکەی 25 خاڵ باز دەکەین. چەند بەرنامەیەک دەکەین، چەند بەرنامەیەک تەنها باسی لێهاتووی دەکەین چۆن دەتوانین ئینسان گرنگی بە لێهاتوویەکانی خۆی بدە. یەکەم لێهاتووی بەڕێوەبردنی خۆت کە باز دەکەین، لە پاشەوە لێهاتووی کارژێڕی، لە پاشەوە لێهاتووی کاریگەری تەئثیر چۆن دەتوانێت تو بتوانین لە مەهارەت هەبی لە کاریگەرکردن لەسەر خەڵک، لێهاتووی لە گەشەکردن و تەطویر و خۆبەرە و پێشبردن، لێهاتووی لە بەخشین و بەرهەمدا. ئەم 5 خاڵە کە لە بەرنامەکانی داهاتوو باز دەکەین کە ئەو بەرنامە و چەند بەرنامەی تر کە لەسەر تەنها لەسەر لێهاتووی لە بەڕێوەبردنی خۆت دەکەین. کەواتە بەرنامەکەی ئەمڕۆمان پەیوەندە چۆن دەتوانی ئێمە خۆت بەڕێوە بین، لە پاشەوەی کە ئەو بەڕێوەبردنی خۆتیشدا دەکەینە 5 خاڵی سەرەکی. ئەو 5 خاڵە دەین هەیەکەشیان بەرنامەیەکیان بە دوان بەرنامەیەکی لەسەر دەکەین. قسەیەک هەیە، قسێکی جوان هەیە، دەری هەر کەسێک نەتوانێت خۆی بەڕێوە ببات ناتوانێت کەسانی تر بەڕێوە بات. ئێمەش باسی کەسێکی پێشەنگ دەکەین. تۆ باسی پێشەنگ دەکەی کەواتە کەسی پێشەنگ کەسێکی جەماوەریە، کەسێکە کە خەڵک ئاراستە دەکات، دەیوێت خەڵک بەڕێوە بە، دەیوێت بتە سەرکردە، دەیوێت پێشەوای خەڵک. کەسێکی نابتە پێشەوای خەڵک ئەگەر بێت و خودی خۆی نەتوانی بەڕێوە بە، ئەگەر بێت و چاوساق نەبوو لە بۆ خۆی. بۆیە هەر کەسێک لە بۆ خۆی هیچ نەبێ لە بۆ خەڵک چۆن هیچ دەبێ، هیچی پێ ناکرێت. بۆ ئەوەی بەڕاستی ئینسان بتوانی خودی خۆی بەڕێوە بە
کە ئەو پێنج خاڵە بەڕێوەبردنی کات یەکەمیان لە پاشەوەی تایبەتمەندی لەسەر یەک شتدا یعنی چڕبوونەوە لەسەر یەک شتدا ئەوەش خاڵی دووەمە هەروە پلاندانان بۆ قۆناغەکانی دەرکەوتن یارە کاتێک کەسێک پێشەنگ دەردەکەوێت کە دەیەوێت کە بەناوبان بێ قۆناغی دەرکەوتن هەیە چۆن لەگەڵ قۆناغەکانی دەرکەوتن مامەڵە دەکات تێگەیشتن لە خودی خۆی تێگەیشتن لە خودی خۆی کە ئەمە زۆر زۆر مهمە خۆی بناسی کۆنتڕۆلکردنی خۆت کەوانە هەموو پێدەرێن بەڕێوەبردنی سێ بەڕێوەبردنی خۆت کەواتە یەکەم شت کە ئێمە دێنە سەرێ کە لەسەر بەڕێوەبردنی خۆت کە گرنگترین شت ئینسان بتوانی کاتەکەی خۆی کۆنتڕۆل بکە کاتەکەی خۆی بەو شێوە بەکاربهێنی کە چالاکی چاک بکە وەکو دیارە گومانی تێدا نییە کاگەر بێت و بگەڕێنەوە سەر دەقەکانی قورئانی پیرۆز و هەروە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پاشان بگەڕێنەوە سەر ئەقوالی سەر بەڕاستی مەسەلەی وەقت زۆر گرینگە کە خوای پەروەردگار لە چەندەها سوێندی بە کات خواردی ئینجا والعصر والضحى والليل ئەوانە هەمووی دەلالەتی ئەوەیە کە کات گرینگە هەروەها تەماشا دەکەین هەموو پەرستشەکان یان پەرستنەکان پەیوەستن بە وەقت وەقتێکی دیاری کراویان هەیە لەو وەختە ئینسان ئەگەر بێت و نەیکەلی وەرناگیری کەواتە وەقت گرینگە ئەو حەجە کاتێکی دیاری کراوێ ئەوە سەومە کاتێکی دیاری کراوێ ئەوە نوێژەکانە کاتێکی دیاری حتا زەکاتیشدا پەیوەستە بە وەقتدا کە پێویستە حەولی بەسەردا بسن کاتێکی بەسەردا بسێتەوە کەواتە کات گرینگە بۆیە قسەیەکی جوانی عەبدوڵڵای کوڕی مەسعود هەیە ئینی لەئەمقوت دیارە کە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس عەبدوڵڵای کوڕی مەسعود باز دەکا منی ئینی لەئەمقوت رەجولە ڕقم لە ڕەجولە ئەڕاه فارغا دەکاتێک تەماشای دەکەم ئەو کەسە فارغە دەست بەتاڵە لەیس فی شەیء من عەمەلی الدنیا ولا عەمەلی الآخرة یعنی بەڕاستی پێویستە کەسێک تەماشای دەکەی لە فەراغ دەژی لە بۆشایی دەژی ئەو کاتەی خوای پەروەردگار پێدایە کە گەورەترین سەروەت و سامانە کە ئینسانەکەی نە لە کردەوەیەکی دنیا سەریف دەکات نە لە کردەوەیەکی ئاخرە سەرف دەکات بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەڵێ ئینی لەئەمقوت الرەجولە کە ڕەجی لێ دەبتەوە هەروە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4 عن عمره فيما أفناه یارە چار پرسیارە کە خوای پەروەردگار لەو ئینسانە دەپرسی لە ڕۆژی دوایی پێی لە شوێنی خۆ نازولی هەمووی تەماشا دەکەی کە دوو لەو پرسیارانە باسی عمرە یەکەمیان عن عمره فيما أفناه بە شێوەیەکیش لە عمرەکەی خۆی ئەو کاتی خوای پەروەردگار پێیدا بوو لەسی سەرف کرد لە باشەوەی اختصاصێکی تر لە عمردا وعن شبابه فيما أبلاه دەبینی دوو پرسیارێک بە شێوەیەکی گشتی لە هەموو عمرەکەی لە هەموو تەمەنەکەی چی کردیان تەمەنێکی کە تەمەنی بەرهەمە تەمەنی توانایە تەمەنی نەتائیجە تەمەنی کۆکردنەوەی زانست و زانیاری کەمەنی تێگۆشانە کەویش بریتە عن شبابی فيما أبلاه لە گەنجیاتی چۆن سەریف کردیە بۆیە پێویستە ئینسانی موسڵمان تەرتیبی لە وەقت هەبی بۆیە قسەیەکی جوانی ئەبوو بەکری سەدیقی ڕەزا و ڕەحمەتی خوای لێوی کاتێک وەسیەت دەکا لە بۆ ئیمامی عومەر کە ببتە خەلیفەی موسڵمانە پێشنیان دەکە کە بتە خەلیفەی موسڵمان یا عومەر واعلم أن عملا بالنهار لا يقبله بالليل کادرێ باسی چ دەکاتێ خوای پەروەردگار واعلم أن الله عملا بالليل لا يقبله إن الله واعلم أن لله عملا بالنهار لا يقبله بالليل خوای پەروەردگار هەندێک کاری لە ڕۆژدانایە بە شەو ئەو کارێ لە تو ناوێ وأن لله عملا بالليل هەندێک کاریش هەیە لە بۆ خوای پەروەردگار پێویستە بیکەی لە شەودا لا يقبله بالنهار کەواتە پێویستە تەرتیب بکەی بزانی ئایا ئەو کارە ئەو وەختە چ کارێکی تێدا دەکرێت و چ کارێش تێدا نەکرێت بۆ ئەحمەد شەوقی کە قسەیەکی جوانی هەیە دقائق قلب المرء قاتلة له لێدانی ئەو دڵێکی ئێستا کە ئێمە لێدەدا قاتلة له ئەو دەبتە هۆی کوشتنی مەوەستی چییە؟ إن الحياة دقائق وثواني حياة بريتيا لخلق لسانيكان لخلق سانيكان سوكت سانيكان بروا إنسانك لا مدنو كاتك كوتاي بيدي دیارە کەسێ خاڵگرنگە ئێمە بڕاستی دەگە کات مامەڵێ بکەن کات ڕاوەناستێت کە کات ڕاوەناسێت پێویستە تۆ ئیستیسماری بکەیت پێویستە تۆ بیکێ بەرهەم هەروەها کات قەرەبوو ناکرێتەوە کاتێک سەعاتێکت لێ ڕۆیشت ئەو سەعاتە کەس ناتوانێت قەرەبووت بکاتەوە چۆن قەرەبووت لەوە دەکات کات ناکرێت و نافرۆشێت
ئەم بابەتانە کە پێویستە سێ خاڵە زۆر ئینسانگرین کاتێک ڕاوەناسی پێویستە بەردەوام کار بکە. زۆر جاروەیە ئەو ڕۆژەی لە شوێنێک بووم کەسێک کە تەمەنێکی هەموو حەزینی بوو بخوێنی. ئینسان ئەگەر بێت و 6 ساڵیش بوو پێویستە هاندانی بکەی لە بۆ خوێندی، چونکە خوێندن کەسێک چۆن ناو پرۆسی خوێندن بریتە عیبادەتی خوای پەروەردگار. ئەگەر بێت و نەخوێنی ئایا کاتەکەی پێڕادەوەسترێ نەخێت. پاش 3 ساڵی تەمەنی ئەگەر بێت و 6 ساڵی ئەگەر بێت و بچێ بە کەلۆریۆسێک تەواوەکە کەواتە تەمەنەکەی هەدەبتە 64 سال. ئایا کاتێک دەبتە 64 سال خەریز بە کەلۆریۆسێک بێ یا ماژستێنێک بێ یا دکتۆرێک بێ باشترین یان لە شوێنی خۆ ڕاوەستێ. بۆیە کاتێک کات ڕاوەناسێ نابی مرۆڤیش ڕاوەستێ لە چێ لە پێشکەوتنی خۆی هەروە لە هەوڵدان هەروەها قەرەبووکردنەوەی کات نییە و هەروە کاتێش ناکڕێت. بۆیە کە لەم سەردەمە بەڕاستی چەند شتێک هەیە دەبتە هۆی ئەوەی کات بە فیڕۆ بدرێ. هۆگربوون بە ئامێرەکانی تەلەفۆن کە دەبینین زۆر کاتەکانی خۆمانی پێسەرف دەکەین، یعنی لەبەر ئەوەی شتێکی ئەرکێکی قڕسی لەسەر تەنها بەدەستێکی بەسیط شتەکان نادەنێ و شتەکانی جەزاب وەلێ کە سەرنج ڕادەچێشی تۆ دەچێت ناو بابەتەکاندا. سەیرکردنی تەلەڤیزیۆن لۆجارێ دەبتە هۆی ئەوەی کاتێکی زۆر خۆخەریکردن بە ڕێگە پێدراوەکان بەبێ بەرنامە بە شێوەیەکی زیادە ڕۆی تێدا بکەیت. کەسێک بەس خەریکی سەفەرەکردن و کەسێک بەس خەریکی داعوەتکردن و کەسێک بەس خەریکی سەردانکردن و کەسێک بەس خەریکی ئیدی هەندێک بابەتی زۆر مباحە کە بابەتی جددی تێدا نییە کە نارین کەسەکە گوناحبار دەی، بەڵام کاتێکی زۆری بە فیڕۆدا. بۆیە کاتێک ئێمە باسی بەڕێوەبردننی کات دەکەین کردارێکی بەپلانە. ئێمە بەڕێوەبردننی کاتێک کردارێکی بەپلانە بۆ دەستگرتن بەسەر کاتەکان. کە دەرێن بەڕێوەبردننی کات پێویستە کەسێک کە دەیەوێت خۆی بەڕێوە بە پێویستە کاتە خۆی بتوانی بەڕێوە بە بۆ دەستگرتن بەسەر کاتەکان و بەکارهێنانی بۆ کار و چاڵاکیەکانی بە شێوەیەکی هاوسەنگ. کاتێک تۆ دەست بەسەر ئەم کاتە دەگری کردارێکی بەپلانە بۆ دەستگرتن بەسەر کاتەکان بۆ بەکارهێنانی بۆ کار و چاڵاکیەکان. کاتێک تۆ دەست بەسەر کاتەکەت دەگری کۆنتڕۆلەکەی ڕێشی دەخی پلانی لە بۆ دادەنی لە بۆ چرا لە بە ئەوەی کار و چاڵاکیەکان بە شێوەیەکی هاوسەنگ و بە شێوەیەکی ڕێک و پێ بکەیت. بۆیە پێویستە تو کە ئینسان دێ باسی وەقت دەکات پێویستە تەحلیل شیکەرەوەیەک لە بۆ وەختەکانی خۆی بکە لەسەر ئەساسی ڕۆژ، لەسەر ئەساسی هەفتە، لەسەر ئەساسی مانگ، لەسەر ئەساسی ساڵ، لە پاشەوە بێت تەخطیط بکە ئایا چی بکە و چینەکە و تەنظیم بکە. تەنظیمێکی ڕێخستنێکی جوانی لەودا بێ بە شێوەیەکی تەحدید ئەولەویات کە دەبینی کە جیهانیان گرنگە جیهانیان گرنگترە. بۆیە کاتێک دەبینین کە کات لە ڕووی ئەوەی بۆ ئەوەی بتوانانی ئینسان بە شێوەیەکی ئاسان کۆنتڕۆلی کاتەکانی خۆی بکە کە ڕووباعیەک هەیە چوارینەیەک هەیە بۆ کۆنتڕۆلکردنی کاتەکانی خۆت تەماشا دەکەی ئەو کارێ ئەو چاڵاکیی دەکەی لە بینی دووشت ئایا گرینگە یان گرنگ نییە، ئایا پێویستە بە خێرا بکەی یان پێویستە لەسەر خۆ بکەی. کاتە چار شتمان لۆ دەردەچی. یەکەمیان هەندێک کارمان هەیە بەڕاستی گرینگە هەروەها پێویستە بە خێرایی بیکەی. ئەو کارانیان نابی ئینسان بەڕاستی پشتگوێ بخە. بۆ نمونە کاتێک کارێکت هەیە گرینگە وەکو بۆ نمونە کە ئەمە با کارێکی گرینگکە نوێژی هەینیە کە نوێژی هەنی گرینگە ئەتو بچی نوێژەکەی بکەینەوە عاجلیشە کە پێویستە لە کاتی خۆی بچی نوێژەکەی بکەین. یان کەسێک پۆلی 12 یان کەسێک لە زانکۆیە کاتی ئیمتیحاناتیە ئیمتیحاناتەکەی کە ژیانی پێوە بەسترایە کەواتە کارێکی گرینگە و خێراشن هەبی بخوێنە دەبی خۆی کۆنتڕۆل بکە. هەروە کاری اجتماعیە مهمە وەلاکین وەلەیسە عاجلەن، بەڵام پێویستە لەسەر خۆ بیکە. پێویستی بەوەی نییە کەسێک دەیەوێ پلێکی زانستی دکتۆرایەک بینی گرینگە، بەڵام پرۆسەیەکی چییە؟ پرۆسەیەکی تریش خایەنە، پرۆسەیە کە لەیسە عاجلەن، عاجلی خێرایی ناوێ بەڵکو لەسەر خۆی و کاتی خۆی دەبێت ئەتا چونکە ئەم پرۆسەیە دەبێت چەندە هاشت ببڕی ئینجا دەگەی ئەو بابەتەی. هەروە هەندێک کارمان هەیە عاجلە کە خێرایە بەڵام غێر مهمە. عاجلە تەلەفۆنێک لۆدێ ئەو تەلەفۆنە عاجلە، بەڵام لەوانەیە تەلەفۆنەکە لای تو مهم نەبی ئەو کارە دەبێت تەماشا بکەی ئایا کارەکە لە بینیسە. هەندێک کاریشمانە نەگرینگە نە خێراشە، ئەو کارانش کاری ئاساینە و کە بۆیە دەبێتە بینی ئەو چارشتە ئینسانەکە بتوانی کۆنتڕۆلی کاتەکانی خۆی بکە. ئەو کارێکە پێویستە ئینسان زۆر گرینگدا ئەگە کارەکە گرینگ بوو لە هەموو کارەکانی گرینگتر بوو هەروە پێویستە بە خێراشە کە ئیستیعجالی تێدا پێویستە ئەو کارە جێبەجێ بکە. لە پاشەوەی دێتە ڕوتبەی دووەم کە ئەو کارەی کە
خێر مهمە بەڵام عاجلی تێدانی ئەویش پێویستە جێبەجێ بکە دوو کارەکانی تیشدا ئەوانش هەریەکیان ئاستی خۆیان هەیە دەبێت ئەولەویات بدرێتە ئەو کارێک کە کارێکی سێ کارێکی عاجل و هەروەها کارێکی میمە. خۆشەویستان کەواتە لە بەرنامەی یەکەم کە لێ هاتووایەکان کە لە بەڕێوەبردننی خوددا باسی بەڕێوەبردننی کاتمان کرد بەڕاستی بەڕێوەبردننی کات چەندەها کتێب و چەندەها محازەڕە و چەندەها خوڵی لەسرە بۆ ئەوەوە کەسە بتوانین زیاتر خزمەتی خۆی بکات زیاتر برەو بەخۆی بدا پێویستە لەسەر ئیدارەی وەقت لەسەر بەڕێوەبردننی وەقت بۆ ئەوەی کەسێکی پێشەنگ دەبی بتوانانی ئیدارەی کاتەکانی خۆی بکە کاتەکانی خۆی بە شێوەیەکی ڕێک و پێک تەنزیم بکە تاکو بتوانانی پێشەنگێکی چاک و پێشەنگێکی بەسوودبی بۆ خۆی و هەروەها بۆ دەوروبەری ئینشاءالله لە بەرنامەکانی تردا باسی لێ هاتووایەکانی تر دەکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.